پەریشانم و پەریشانم وەڵام کە دووچارێ دەردە پەنهانم وەڵام کە و دەردم ئاشنا کردی نەکردی ستەمگەر فکرە دەرمانم وەڵام کە وەڵام کە تا نەوەیت کەس پەی وە دەردم دو سێ ڕۆژێکە مێهمانم وەڵام کە نەگەر کەس داوەتم خۆم بیمە مێهمان وە کارێ خۆم پەشیمانم وەڵام کە نەساختە من وە فولادەنەوە سەنگ هەفەشتە چیکە سوخانم وەڵام کە تەنم زانم نەسیبێ مور و مارە نەمورم نە سولەیمانم وەڵام کە وە کامێک کەس نییە گەردە چەرخ تا سەر نە دەرویشم نە سوڵتانم وەڵام کە وە واوەی لایە دێ لە هەر شۆ ڕەوانە سرشکە خەم وە دامانم وەڵام کە خەرابم کرد خەراباتە خیاڵت وە دەست چوود عەقڵ و ئیمانم وەڵام کە وە بادەی تەلخ جامی زندگانی دەمی مەست و غەزەلخانم وەڵام کە وە سەحرای خیال چون قەیس سانی تۆ کردی وەیل و وەیلانم وەڵام کە گۆزەشت فەسلە بەهار و موسم باخ وە فکرێ لەرز زمسانم وەڵام کە لەوە ترسم بکیشت کار وە هاوار نەکەی کەس گوش وە ئەفغانم وەڵام کە وەڵام کەی دیانیەکەید ڕەحمێ وە حاڵم تەنم کردی وە زیندانم وەڵام کە و ئەرواحێ شەرەف سۆگەند کە دایم مەلوولێ مەرگێ وجدانم وەڵام کە شەرەف کوشیاد و وجدان جوانە مەرگ بی وە بی وجدانی حەیرانم وەڵام کە وە کام دوشمن بووەم ئەی دووست شکایەت کە دووست بی قاتڵی گیانم وەڵام کە وەڵام کە بڵکەرت نیم سوب لە مەحشەر تو کردی خارە دۆرانم وەڵام کە تو کردی بی سەر و سامانە شامی وە مەولا خۆم قەشەنگ زانم وەڵام کە شاعری خەڵک و زامەکانی کۆمەڵگا کێیە و چه سامانێکی تژی لە خۆشەویستی مرۆڤ بۆ خۆی مسۆگەر کردووە هەر لە کۆنەوە تا ئێستا بۆ خەڵک و کۆمەڵگەی گەورەی ئەدیبان و نووسەران سەلماوە کە زەمان و مێژوو زۆر وردبینە و بێشەرم و شکۆ لە ڕووی ڕاستیەکان و جوانیەکان بڕیاری لەسەر تاکێکی هونەرمەنداوە و بۆ هەمیشە لە ناو زەین و مێشکی مرۆڤایەتی و هەروەها مێژووی نەتەوەیەک هێشتوویەتەوە و کردوویەتی بە بەشێکی دانەبڕاو لە ڕۆح و جەستەی وڵاتێک جا ئەگەرە و کەسە شاعر بێ و لە هەمووان گرنگتر کورد بێ و لە جۆغرافیای کوردستان ژیانی بەسەر برد بێ ئەوە ئیتر دۆخەکە جیاوازتر و هەستیارترە
کوردستان خاوەنی زمان و ئەدەبیاتێکی پارا و زیندوویە و فرەزاراوەیش لە زمانی کوردیدا وێنەیەکی جوانمان لە هونەر و ئەدەبیاتی وڵاتە بۆ دێنێتە بەرچاو کە جوانترین ڕەنگەکان لەوێدا گونجاوە و بە شێوەیەکی سحراوی و جوانی ناسانە زەفەر دەباتە ناو ڕۆحمانەوە و هەست بە بەختەوەری دەکەین کە خاوەنی وەها ئەدەبیات و زمانێکی بەشکۆ و بەپێزین. کاتێک باسی شانامەی کوردی دەکەین بیر و مێشکمان دەچێتەوە بەرەو ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی کوردستان لە هەورامانەوە بگرە تا دەگاتە جافایەتی و دواتر کرماشان و ئیلام و لۆڕستان. ئەدەبی کوردی بە شێوەزارەکانی هەورامی، کەلهۆڕی، لەکی و لۆڕی سامانێکی زۆر دەوڵەمەندی بۆ ئەدەبیات و زمانی نەتەوەی کورد مسۆگەر کردووە و ئەو ناوچانە بەشێکی هەرە گرنگی مێژوویی و کولتوری کوردانە و شاعر گوتەنی بەبێ ئەوان کوردستان دیچەست. لەو سۆنگەیەوە لەو هەلە کەڵک وەردەگرین و دەبینە میوانی گەورە شاری کوردان شارە جوانەکەی کرماشان و لەنگەر لەسەر شاعرێکی مەزنیە و دەڤەرە دەگرین و بۆ چەند ساتێک تێکەڵ بە دنیای جوان و سحراوی شێعرەکانی شاعری گەورەی کورد شامی کرماشانی دەبین. شامی کرماشانی شاعری خەڵک و زامەکانی کۆمەڵگایە، شاعری ساکاری و ساماڵی و ڕووناکایی دڵیە و دەڤەرەیە، شاعرێکە لە ڕواڵەت و مانای شێعرەکانیدا هەست بە ڕاستی و جوانی و خەبات بە دژی تاریکی و نائەداڵەتی دەکەی. شامی لە ڕێگەی شێعرەکانیەوە چووەتە ناو ناخی کۆمەڵگا و خەڵکەکەی و خەم و خەفەت و ئازاری خەڵک و وڵاتەکەی هەتا سەر ئێسقان هەست پێ کردووە و هیچ کات لە هیچ دۆخێکدا لە کۆمەڵگە و خەڵکەکەی گیان نەبووە. هەر ئەوەش وای کردووە کە وەها شاعرێکی گەورە و بە نرخی لێ دەرچێ و ببێتە بەشێکی هەتایی مێژووی نەتەوەکەی. شامی لە قوتابخانەی زمانی دایکی و هەروەها کولتور و ئەدەبی ڕەسەنی نەتەوەکەی خۆی پێگەیشتووە. زمانی دایکی ئەو واتە شێوەزاری کەلهۆڕیە کە شێوەزارێکی گرنگ و دەوڵەمەندی زمانی کوردیە. کاتێک شامی سەرڕێژ لە شێعر و جوانی و خەیاڵ ڕوبەڕووی زمانە شیرینەکەی دایکی خۆی دەبێتەوە بە دڵنیاییەوە گەلێک شاکاری جوانی شێعری دەخولقێ و ئەدەبیات و زمانی نەتەوەکەی پێ دەوڵەمەند دەکا. شامی هەڵقوڵاو و هەڵکەوتووی جوگرافیایەکە کە تێیدا بار هاتووە و خۆی پێگەیاندووە. شاهموراد مشتاق وەتەندوست ناسراو بە شامی کرماشانی لە ساڵی 1296 هەتاوی لە شاری کرماشان چاوی بە دنیای ڕوون هەڵێنا. خوداموراد باوکی و خاتوفانوس دایکی بوو. شامی بەداخەوە لە تەمەنی 4 ساڵیدا چاوی کوێر دەبێ و بۆ هەمیشە ماڵاوایی لە ڕووناکایی و جوانیەکانی ژیان دەکا. هەر لە سەرەتای مناڵیشەوە دایک و باوکی دەمرن و بە تەنیا جێی دەهێڵن. شامی کرماشانی هەر لە مێر منداڵیەوە بەهێزی شان و پیلی خۆی بەخێو دەبێ و لە ناو سەختی و ناخۆشی ژیاندا خاراو دەبێ. شامی تاک و تەنیا لە سەردەمی گەنجێتیدا بە هاوکاری و پشتگیری گەورە پیاوەکانی کرماشان وەکو کۆچکرد و شەمسۆلعولەما، ئاغا شەمسدین ئالەئاغا توانی لەگەڵ گەورە شاعرانێک وەکو خەیام، سعدی و حافز ئاشنا بێ. هەر لە کۆڵان و دووکان و ناوبازاڕەکاندا کە ئەو کات خوێندنەوەی شێعری شاعرانی ئەو دەڤەرە لەوێ باو بوو، توانی زۆرتر لەگە ڕۆحی شێعر و جوانیەکانی ئاشنا بێ و هەر ئەوەش بوو بە سەرەتایەک کە خۆی شێعر بهۆنێتەوە. زۆربەی شێعرەکانی شامیش بەشێک بوو لە کێشەکانی ناو کۆمەڵگا و بە شێوەیەکی نەفساوە شێعر و کۆمەڵگای بە یەکەوە گرێدا بوو. شامی خۆی دەڵێ لەو کاتەدا شێعری مەلا ئەڵماسخان و غەڵام ڕەزا لۆڕ و
سەید سەلاح زۆر باو بوو. منیش زۆر حەزم لێ دەکردن و جوان گوێم بۆ دەگرتن. کەم کەم وام لێ هاتبوو لە زۆر شوێنان ئەگەر لەتی ئەوەڵی شێعرەکەم دەبیست بە زەوق باقی شێعرەکەم پێدەزانی. بەو بۆنەوە تێگەیشتم کە بۆ خۆشم دەتوانم شێعر بڵێم. شامی نەخوێندەوار و نابینا و وەها تێکەڵ بە شێعر و زمان و ئەدەبیاتی نەتەوەکەی بوو کاگەیشتە قۆناغێکی جددی و زۆر کاریگەر لەسەر شێعری کوردی. واتە شامی کرماشانی بە بناغەدانەری شێعری سادە و چاکار و لە هەمان کاتدا پڕناوەڕۆکیە و ناوچانە دادەنی. واتە شامی بە شێوەیەکی زۆر هونەرمەندانە و شارەزایانە زمانی شێعری و زمانی ئاخاوتنی ڕۆژانەی خەڵکی تێکەڵ بە یەک کرد و گەلێک دەقی جوانی لێ خۆڵقاند. دۆخی ژیان و چارەنووسی شامی شاعر وەهای کردووە کە کێشە کۆمەڵایەتیەکان هەموو زەین و مێشکی بتەنێتەوە و بە شێوەیەکی ڕاشکاوانە ئێش و زام و ڕەنجی کۆمەلگاکەی بێنێتە ناو شێعرەکانیەوە و زەفەر بەرێتە ناو هەموو کون و کەلێنێکی ژیان و کۆمەلگا و نەتەوەکەی. شامی لا ئەوین و جوانی دوورە پەرێز نەبووە، بەڵام بەردەوام بەشێکی زۆر لە شێعرەکانی تێکەڵ بە کێشە کۆمەڵایەتیەکان بووە. بەو هۆیەی کە شامی نەیتوانیوە ببینێ و هەروەها بخوێنێتەوە، ئەو بابەتە وای کردووە کە زۆرتر بیر بکاتەوە و هزر و بیری خۆی بەردەوام پەرە پێ بدا. شامی لەژێر کاریگەری کەستان نەبوو، جیهانی وەها دەدی کە خۆی لێ تێگەیشت بوو. لەو سۆنگەیەشەوە ئەو شێوەڕوانینەی شامی گیانێکی تازەی وەبەر شێعرەکانی هێنابوو. کاتێک باسی مژارە سیاسیەکانی سەردەمی خۆی دەکات لەژێر کاریگەری ئەو ڕوانی نەدایە. مامۆستا عەبدوڕەحمان شەرەفکەندی ناسراو بە هەژار، شاعیر و وەرگێڕی ناسراوی کورد، لە پێشەکی دیوانە شێعری چەپکە گوڵی شامیدا کە بە هەوڵ و تێکۆشانی بەڕێز کاک ماجد ڕۆحانی کۆکراوەتەوە دەنووسێ: کۆمەڵا شێعری شامی کوردی کرماشانیم خوێندەوە، دەگەڵ هەر شێعرێکیدا بزەم دەهاتە سەر لێوان و کزەم لە جەرگەوە دەهات. زەردەخەنەم دەڵێیت بەسەر گریان هەڵکێشراوە، خەم و مەینەت بە بێژنگی گەپ و گاڵتەدا بێژراوە. هەناسەی ساردە دڵێکی گەرم و بە کوڵ هاتۆتە دەر، جەهراوی تاڵاوی ژیانی پڕ لە ژانی چارەڕەشی کەیفی گەمە و تیز بە دنیایەکردنی هاتۆتە سەر. ئەوی ڕاست بێت تاخوا حەسکا شێعرەکانی تەڕ و پاراون و لە مرخێکی زۆر ڕەوان و لەبار و جوان خەبەر دەدەن. تەنیا ئەیبێک کە پیا و بەچاو هەستی بکە کوردی بوون و کوردبوونی شاعیرەکەیە کە بە ناشکری خوانە بێ کوردی و کوردبوون لە بازاری دنیا پوڵە سوتاوێکی ژناژی و کەس ئاوڕی لێ ناداتەوە. شامی سەرڕای کوردبوونیش تەنیا چاوی لێ ڕوونوە و لە سەرەتای ژیانەوە لە بینایی بەشبراوە. هەژاورێک کە هیچ ئاشتەبای خواشک نابە. شامی هەر پێست و ئێسخانی داوەتە بەر گرانایی باری ژیان و لە تاریکی شەوە زەنگەی چارەڕەشی و دوورە بەشی دەستە کوتە و پەلەقاژەی بژی و پەیداکردنیەتی. ناوی ژیانی بەڕحەتی و ئاسوودەیی جار جار لە دەمی خەڵکەوە بەگوێگەیوە، بەڵام هێشتا نەیزانیوە شادی بەری چدارێکە و لەوەڕی چ هەوارێکە. واتە ئەگەر تاوانبارانی ئاسایی لە زیندانێکدا دەگیرن، شامی شاعیر لە 3 زینداندا گیراوە، لە گرتوخانەی بێچاوی، لە زیندانی بێنانیدا و لە بەندیخانەی ئەستەمی کورد زوانی و کورد ڕەسەنی 4 پەلی شەتەک دراوە. قەڵەمی ئەژنۆی شکاوە، دەمی قسەی ئاخنراوە، دەرەتانی لێبراوە، ئاسمانی دوور و زەوی سەخت بە کام کلێندا دەردەکەوێت. چۆن بتوانێت پەل ببزێوێ، چۆن دەنگ بڵند کا و هاوارکە. ئەوسا ئەگەر هاواری کرد چێتەی دەگا یا چێ بە هاواریەوە دێ. خۆ ئەگەر جاروبارەیەک دەرد و زوخاوی ژینی خۆی بە چەند شعرێک دەربڕیوە، کەس نەبوو زەحمەت بکێشە و بیخاتە سەر قاقەز و لە ناو نەچێ. ئەو چەند شعر و هەڵبەستانەی لەم نامیلکەدا کۆوە بوون، هەر ئەوانن کە خۆی لەبەری بوون و لە بیری نەچوو بوونەوە. ئەگەر شامی سەر بەگەلی کورد نەبوایە، ئەگەر هێندە بێکەس و هەژار نەبوایە، و ئەگەر کە بەداخی گرانەوە هەزاران ئەگەر و خۆزیە هەرگیز هیچیان لێشی نەبووە، لێم ڕوونە ناوبانگی شعری لە زۆر ئاقاران دەبیسترا.
شێعرەکانی شامی تژیە لە جوانکاریەکانی ئەدەبی و شێعری، چ لەباری ڕێزمانی و هەروەها داڕشتنەوە و جەغزی وشەیەوە. شامی شاعرێکی هەستیار و وردبین بوو. هەموو جوانیەکانی تایبەت بە شێعری کلاسیکی کورد لە دەقەکانی دەبیندرا. لە پاش ساڵانێکی زۆر کە لە مەرگی شامی تێدەپەڕی، ئێستا شێعرەکانی ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان بوونیان هەیە و بەردەوام لە هەموو کۆڕ و کۆبوونەوە ئەدەبیەکان دەخوێنرێتەوە و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێ. بەداخەوە لە ڕۆژی دووهەمی مانگی سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی، شامی شاعر و نابینا لە پاش نەخۆشیەکی ئەستەم و درێژخایەن کۆچی دوایی کرد و بۆ هەمیشە ماڵاوەی لە کورد و کرماشان و شێعر و ئەدەبی نەتەوەکەی کرد. ڕەنگە شامی بەجەستە لە ناوماندا نەبێ، بەڵام شێعرەکانی بەردەوام لە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستاندا بوونیان هەیە و هەر ئەوەش وای کردووە کە شامی بەردەوام بە حزر و شێعرەکانی زیندووە و بەردەوام لە ناو مێشک و ڕۆحماندا گەشەی دەبێت.